سڵاوتان لەبێ ئەمڕۆ لە کاتی بەڕێوەچوونی مەراسیمی 25 ساڵی یادیانفال لە شاری چەمچەماڵ ژمارەیەک لە کەسوکاری فەرکراون هەوڵیاندا ڕێگیری لە وەزیری کاروباری شەیدان فەرکراون بکەن و تار بخوێنێتەوە. پەیامنێری NRC لە چەمچەماڵ ڕایگەیان لە کاتی مەراسیمەکەدا ژمارەیەک لە کەسوکاری ئێرفەلکراون هەوڵیاندا ڕێگیری لە وەزیری شەیدان منفەلکراون بکەن کە وتار بخوێنێتەوە و ناڕەزاییان نیشاندا لەوەی ساڵانە هەر بەو شێوەیە یادەکە بەڕێوە دەچێت. بڕیارە ئەمڕۆ لیژنەی گەڵاڵەکردنی هەڵوێست و نوێنەرانی کورد لە بەغدا لەگەڵ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کۆ ببنەوە بۆ تاوتوێکردنی سەردانی وەفدەکە بۆ بەغدا. سەرچاوەیەک لە لیژنەی گەڵاڵەکردنی هەڵوێست کە بۆ تاوتوێکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا پێگەنرا بوو بە NRC ڕاگەیان بۆ تاوتوێکردنی ئەنجامی گفتوگۆکانی نێوان وەفدەکەی کورد و پەیوانی نیشتیمانی و کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی ئەمڕۆ بارزانی لەگەڵ سەرجەم نوێنەرانی کورد لە بەغدا کۆ دەبێتەوە. بەرپرسی ڕۆژنامەوانی نووسینگەی ساڵحەدین بەهادین ئەمینداری پێشوویە گرتووی ئیسلامی کوردستان وەڵامی ئەتەم بارزانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستانی دایە و ڕایگەیاند مافی یاسایی ساڵحەدین بەهادینە کە سکاڵای یاسایی تۆمار بکە. لە ڕوونکردنەوەیەکدا بەرپرسی ڕۆژنامەوانی نووسینگەی ساڵحەدین بەهادین دەڵێت جێگەی داخە کە ڕەخنەگرتن لە ئەدای کارێکی گشتی کەسێک بە تۆمەتبارکردن و مەرەفداتاشین بۆی وەڵام بدرێتەوە. لە ڕێوشوێنێکی ئەمنی تونند و تۆڵدا ئەمڕۆ پرۆسەی دەنگدانی تایبەت لە پارێزگای بەغدا و زۆرێک لە پارێزگەکانی تری عێراق دەستی پێکردوتیایدا کارمەندانی هەردوو وەزارەتی ناوخۆ بەرگری لە سەعات 7 ئەم بەیانێت لە بنکە و ناوەندەکانی هەڵبژاردن دەنجاندا. ئەوە لە کاتێکدا هەڵبژاردنەکان لە 12 پارێزگای عێراق بەڕێوە دەچێت لە هەردوو پارێزگایان بارونینەوە بەهۆی ناجێگیری ڕەوشی یاسایی شتەیاندا هەڵبژاردنەکان بۆ ماوەی 6 مانگ یان زیاتر دواخراوە. سەرۆکی بەری ئینساف بۆ هەڵبژاردنەکان تاکید دەکاتەوە نەتەوەیەگرتوەکان هەڵبژاردنەکان لە پارێزگای ساڵحەدین ڕەت دەکاتەوەیان بۆ کاتێکی تر دوای دەخات ئەگەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە بڕیارەکەی سەبارەت بە بەشداری نەکردنی بەرەکەیان لە هەڵبژاردن پاشگەز نەبێتەوە. لە دوانێکدا بۆ سۆمەرە نیوز مەشعان جبوری ڕایگەیاندووە کۆمیسیۆن لەو بڕیارە پشتی بە نووسراوێکی ساختە بەستووە کە تیایدا چەند تۆمەتێکی خراوەتە پاڵ. کۆمپانیای گازپرۆمی رووسی ئاشکرای کردووە کە بەنیازە لە ماوەی 3 ساڵی داهاتوو بڕی ملیارێک و 600,000 دلار بۆ پێشخستنی چەڵگەی نەوتی بەدرە لە باشووری عێراق بخاتەوە بەرهێنان. لە بەیاننامەیەکدا کە لەسەر پێگەی خۆی لە سۆتۆری ئینتەرنێت بڵاوی کردوێتەوە کۆمپانیای گازپرۆمی رووسی ڕایگەیاندووە بڕی ملیارێک و 600 میلیۆن دلار بۆ پێشخستنی چەڵگەی سنووری بەدرە لە پارێزگای وەسەد لە ماوەی 3 ساڵدا تەرخان کراوە. ئەمڕۆ سەر لە نوێ پرۆسەی دادگایکردنی حوسنی مبارەک سەرۆکی پێشووی مەسر و حوسنی مبارەک و ژمارەیەک لە یاریدەدەرانی بە تۆمەتی کوشتنی سەدان خۆپیشاندەری ڕاپەڕینە جەماوەرەکەی وڵاتە ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنەکانی میسرەوە دەستی پێکرد. بۆ بەبەسە ئەمڕۆ حوسنی مبارەکی تەمەن 84 ساڵ بە کۆپتەرێک بەرەو دادگا گواسترایەوە بڕیارە لەگەڵ حەبیب عادلی وەزیری پێشووی ناوخۆ و 6 لە یاریدەدەرانی بە تۆمەتی کوژانی 800 خۆپیشاندەر لە ڕاپەڕینەکەی گەلی میسر بخرێتە ئەستۆ. عاشاد بن.